دەکەم طبعا ئەوەی لە ئەوروپا ئەگوزەرێت خەریکە لە هەندێک خانەوادەی کوردیشە لە کوردستانەوە ڕوەدات باشە کەوتوتە سەر طبیعات هەندێک طبیعات هەیە هەنیشت قبول ناکات هونەرمەندێک هەیە هونەرمەندێکی سووریە ناوی شامیە وابزانام زۆربەی هەرە زۆرتان ناویتان بیستووە گەنجێکە تازە هەڵەکەوێ و دەرەکەوێت لە ئەڵمانیا حەفلەیەکی کردووە باشە من ئەوەی کە لە سەرچاوە عەرەبیەکانەوە وەرم گرت بە تایبەت ئەلجەزیرە باسی کرد العەرەبیە باسی کرد یەکێک لەو شتانەی کەوا بۆتە هۆکاری جیابوونەوەی ژنوپیاوێک ئەمە بووە طبعا کاتێک شامی کەیتر ئەم حەفلەیەک دەست پێکا مەوعیدەتی ژنێک بە پیاوەکەی ئەڵێ با بڕۆین بۆ حەفلەیە ئەویش ئەڵێ نەخێر من حەزم بە حەفلە نییە من عایلە و خانەوادێکی محافیزکارم من ناتوانم بڕۆم ژنەکەم خۆی ڕوتەوەکە خەڵک سەیری کات یان ئافرەت دانیشێ بە ڕوتی و ڕەقز بکە من دانیشم سەیری بکەم والحاصل ئەبێتە دەمەدەمیان ئەم ژنە هەر ئەڵێ من هەر ئەڕۆم ئەڵێ ئەگەر بڕۆی تەلاقت ئەدەم جیا ئەبمەوە لێت ئەڵێ هەر چیت کردووە بیکە من المهم بڕۆم بۆ حەفلێ و ئامادە بم ژنەکە بالفعل ڕا بۆ حەفلەکە کە گەڕێتەوە سەرەکان پیاوەکە ماڵی چۆڵ کردووە نامەیەکیشی بۆ بەجێ هێشتووە کە تۆ پەیوەندیت بە منەوە نەماوە ئەمە حەق و مافی خۆتەوە خوا حافیزت بێ و سەلام عەلەیکم وڕەحمەت الله وبەرەکاتوه تۆ سەیری کە ژن ئەوە نەبی عەقڵ بیت لەبەر حەفلەی گۆرانی بێژێک ئیتر خوا ئەزانێت چی کراوە لەو حەفلەیە ژیان لە خۆت و ماڵ و مناڵت بشێوێنیت ئێستاکە ئەم ئافرەتە سۆشیال میدیای تەنیوە هاوار ئەکا ئەڵێ پیاوەکەم لەکوێیە بۆم بدۆزنەوە من غەڵەتم کردووە لەسەر ستەیج دەیەها ئافرەت خۆی هەڵەدا بۆ گۆرانی بێژ بێ ئەوەی بیرکاتەوە بڵێ من ئەوە پیاوەکانیان بە پیاو نازانم ببورن ئەم قسەیاکەم یعنی پیاوێک ئەگەر پیاو بێت چۆنە هەڵێ ژنەکەی داخلی ئەو جۆرە حەفلانە بێت چۆن بڕۆ لەسەر مێزێ دابنیشێت و ژنەکەی پەلاماری گۆرانی بێژێ با و سێلفی لەگەڵا بگرێ و باوشی لێبدا و ماچی بکات پیاوەکەی لە ئەسڵا پیاو نەبووە کە کاتێک لێشیان ئەقەومێت ئیتر چۆن بڵێ هانا بۆ مامۆسایەکی وەک منە هێنێ ژنەڵێ خەتای پیاوە پیاوەڵێ خەتای ژنە بابە لە ئەسڵا خەتای هەردووکتانە واللهی هەر کەسێ لای خوا بەردا خوا لای لێ ناکاتەوە خوا ژیانی پڕەکا لە کەلێن و لە ناڕەحەتی خوا دەرگای خێرت لەسەر داخات بابە زۆربەی هەرە زۆری خانەوادەکان پشتیان لەخوا کردووە ژن و پیاوی زۆربەی هەرە زۆری من خەڵک باسەکەم باشە ئەسەن نوێژی بەیانیان هەر ناکەن ئەسەن ئەوەی بەلایەنەوە گرنگ نەبێ ئیسلامە ئەوەی بەلایەنەوە گرنگ نەبێ حەڵاڵ و حرامە بڕۆ لە ئەوروپایە ئەو خانەوادانی کە من باسی زۆری ناکەم ڕویان کردوتە ئەو وڵاتانە ئیسلامیان لە یاد کردووە تێگەی یعنی بە شێوازیە معجەب بوونە سەرسام بوونە بە کەلوپەلی ئەوروپی و دەستوری ئەوروپی هەر ئەم کوردە ناناسیتەوە داماوە کچەکەی ڕوت و قوتەوە کردووە ژن خۆی لێ بەڕەڵا کردووە لێ ڕوت و قوت کردووەتەوە پیاو یعنی لە ژیانیا مەشروبی نەخواتەوە هەر لە خۆی وڵێ با تێستێکی بکەم ئیخۆ مەعەتر لە خۆدان نییە تێستێکەی بە قوربان تێگەی ئەیتر خۆی کردووە بە سەرخۆی سەرگەردان کردووە مناڵەکانی سەرگەردان کردووە یعنی ناتوانێت کۆیان کاتەوە